دیارە ئێمە لە دوای ئەوەی لە ماوەی 11 ڕۆژی ڕابردووە ناڕەزاتیەکمان ڕاگەیاند کە یاداشتێکی لە خۆیەگە لە یاداشتەکە ئاماژەمان بە کێشە و گیر و گرفتەکانی دەربەنی خان کردووە لەگەڵیشیا دوو خاڵ هەبوو کە خاڵی زەروری بن لە ناهەموو ئەو گرفتانەی کە ئێمە هەمانە ئەویش ئەو کارەبایە کە بەداخەوم لە ماوەی ئەو 11 ڕۆژە ئەگەرچی ئێمە سەرجەم دانیشتوانی شاری دەربەنی خان بە هەموو پێکاتەکانی وە بە هەموو جیاوازیەکانی وە کۆبوونێتۆ لێرە داواکاریەکانی خۆمانەکەین بەڵام بەداخەوە تاکو ێساکە ئەو داواکاریانی ئێمە وەڵامێکی جددینێ بووە بۆی وەڵامێکی قەناعەت پێکەر نییە بۆیە بڕیارماندا ئێمە چواردە گەنج کە ئێستا ئێمە وەکو نوێنەری ئەو چواردە کەسە لێرە قسە بۆ کەناڵەکانی ڕاگەیاندنەکەین بڕیارمانداوە مانگرتن ڕابگەێنین بۆ ماوەی 48 ساعت ئەم مانگرتنیش ڕێگایەکی مەدەنیە بە دوور لە توندوتیژی بە قوربانیدا مەگیانی خۆمان لە پێناو مافەکانی خۆمان و لە پێناو حەقەکانی خۆمان و لە پێناوی ئەوە گرفتەکانمان چارەسەر بکرێ ئێمە ئامادەین ئەم ڕێگە هەڵبژێری کە ڕێگایەکی مەدەنیە لە زۆر وڵاتانی دنیا ئیشی لەسەر کراوە ئیشیشی لەسەر کرێەوە حکومەتیشی ناوەتە سەرخەت بۆیە هیوادارین بە دوور لە توندوتیژی کە ئێمە ماوەی 11 ڕۆژە لێرە بەردەوام بین حکومەتی هەرێمی کوردستان و لایەنی پەیوەندیدار بێنە سەرخەت و گرفتەکانی دەربەنی خان چارەسەر ئەلبەتە هەتاکو ئەلبەتە ئێمە بەڕاستیدا ئەو داوانەی کە ئاراستەمان کردو داوای حکومەتی هەرێمی کوردستان ئاراستە حکومەتی هەرێمی کوردستانمان کردووە و سەرجەم حیزبە پێکێنەرەکانی ئەلبەتە ئەو بەڕێزەیش کاتۆتە دەربەنی خان بۆ پشتگیریکردن بۆ دانیشتوانی شاری دەربەنی خان هاتووە بۆیە هیچ بەڵێنێک و هیچ بڕیارێکی پێ نەبووە ئێمە بەڕسمی هەتاکو ئێساکە وەکو دانیشتوانی شاری دەربەنی خان کە ماوەی 11 ڕۆژە لەسەر شەقامین بە نووسراوی ڕسمی کە یەکێک لە گرفتەکانی دەربەنی خان چارەسەر بکە هەر کەسێک بێت لە هەر جێگە و ڕێگەیەک هەتا ئێستا نییە بەڵێ هیچ نییە هەتا هەتا ئێستا هەنگاوێکی جددی نییە هەتا ئێستا ئێمە وەکو دانیشتوانی دەربەنی خان کە ئەوەی کە مامەڵەمان لەگەڵا کردو ناڕزایەتەکان دەرمان بڕیوە ئێمە بە دوور لەوەی ئەوان چی ئەڵێن ئێمە هەتاکو ئێساکە یعنی بڕیارێکی جددیمان نەبینیوە کە تایدا ئیش بکرێ بۆی گرفتەکانی دەربەنی خان چارەسەر ئێمە بۆ ماوەی 48 ساعت بەردەوام ببین دوای ئەوەی شەڕەنگە ئەگەر تازەی کەینەوە حکومەت نەیە بەدەمانەوە من حەزەکەم لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە بڵێم ئێمە لە ماوەی ڕابردووە و کوردگەری کورد بەرامبەر بە نارەکانمان بەرامبەر بۆی خاکی نیشتیمانەکەمان داگیرەکەن ئازادیەکانمان قۆڕەکەکەن ئەم جۆرە لە مەدەنیێتمان هەنگاوی مەدەنیێتمان ناوە لە ماوەی 32 ساڵی ڕابردووە حکومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە گرفتەکانی هاوڵاتیان چارەسەر بکە بۆیە ئێستا لەسەر دەستی خەڵکە خۆیەکەی خۆمان ئێمە ماگرتنمان ڕاگەیاندۆ جێگەی داخە هۆکارەکەی ئەوەیە کە خزمەتگوزاری پێویست بۆ هەموو هەرێمی کوردستان و دەربەنی خان بە تایبەتی نییە بەڕێجە نابی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بەڕێجێگری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بەڕێزان وەزیری پەیوەندیدار ناکرێ و نابێ هاوڵاتیەکانی خۆتان لە شاری دەربەنی خان لەبەر نەبوونی ئاومانگرتن ڕابگەێنن هیوادارین ئەمە بگێتە گوێتان و بە زووتری کات بڕیار بدەن بۆ چارەسەرکردنی گرفتەکانی دەربەنی خان کە ئاو کارەبایە بەڕاستی و هەردووکیشیان ئێمە لای ئێمە زۆر و زەبەنە یەکێکیان ژیانمانە بە ژیانی ئازیزەکانمانی خسۆتە مەترسیەوە یەکێکیشیان ئێمە لە ماوەی 32 ساڵی ڕابردووە لێ بێ بەش بووین ئەویش کارەبای چاوەک زۆر سپاس بۆیە چاوەک دەستە خۆش